السلام عليك. عليكم السلام. كيف يوسف؟ سپاس دەکەم. هەڵۆ. لێمدا. دەڵێم لێمدا. دەڵێم لێمدا. لێمدا! لێمدا! لێ لێدابی لۆ! لێمدا! لێمدا لێ! لێم نابێ. لێم نابێ. چت دەوێت؟ سوپرایزەکەم هەیە لۆت. ئێوارە لە لای ماڵێ چاوەڕێتم. دەچینە هەیەچ. وازم لێ بینە نایە. چاوەڕێتم. ئەمە ڕۆیشتم. بچم. بڕۆ. بزانە چییە. ئەو بابەتە گرنگە چ بوو؟ هەمووت کۆکردینەوە قسەشت لۆ نەکردین. فەرموو قسەکەت بکە. کوڕم حاجی ڕاز دەکە. مەسەلە چییە؟ دە قسام کە دەی؟ ڕەنگە من بزانم ئەو مۆزوعەیە کە هەڵۆ لێی داویت. نەخێر. هیچ ئەو مەوزوعانە نییە. دەزانن لەبەر چەند گۆم کۆکردیتەوە لێرە؟ چی؟ نهێنیەک هەیە دەمەوێت ئەلێرە بیدرچێنم. نهێنی؟ کوڕم ڕاست و ڕوان قسام کە دڵما شەقی برد. چییە بیڵێ؟ کەسێک لێرە مەوجود نییە. هەتا ئەو لێرە ئامادەیی نەبی هیچ شتێک ناڵێت. ئەو کەسە چیە دەبڕۆ بینە؟ ڕاستە. ئەو کەسە لەبەر دەرگایە. ئەگەر ڕێگەم دەدەن دەیهینم. ئەگەر ڕێگەشم نادەن ئەوە من دەڕۆم. حاجی زاینەوە کەسە چیە بابێ؟ فەرموو. هەستە کوڕم بڕۆ. لەبی چێ بیت؟ نازانم. نازانم. هێستا هەموو شتێک ئاشکرا دەبێت. ئەو کەسە هەڵۆیە. بڕۆ دەرێ دزا. بڕۆ دەرێ. حاجی بەرەندە. ئەرێ بەسا دز دز دز. مامە گیان بەسا. ئەو خوارزای من چ دەکە لێرە؟ هەڵوەرە. یوسف پێم برێ ئەو خوارزای من چ دەکە لێرە؟ ماما هەموو شتەشی دەزانی بەس مەجالم بدە. ئەو دزە لۆ هینا ئێرە. حاجی ڕاست دەکەم باجێ هەڵ لێ ڕادنی هێور بوو داچ داچ دا ئێستا لۆمە ڕووکەوە ئەو جزە لۆ چی نایت ئێرە؟ ماما ئێستا هەموو ڕاستیەکان ئاشکرا دەبن. ڕاستی؟ چ بووە؟ مامە گیان چەندین جار سرت خستە سەرسەری من
وازت لە من نەینا گوتت دەتکەمە کوڕی خۆم گوتت دە تو بابت نەمایە گوتت لانەی کچم دەدەمە تو هەتا ئاخیری قەناعەتت بە من هینا لانەی کچت دامن وەت کرد خیانەت لە برادەری چەندین ساڵەی خۆم بکەم ماما خیانەتی چی ئەوە پیاوە تاکتی خۆم بدەمێ ئەو دزە دز ئەرێ دەبەستە ماما دزی چێ ئەدی ئەوە چیە گە دز نەبی چییە؟ ماما بەستە و کوڕی مەشتێنەوە